حي على الفلاح. تمني إنسان كومل صفة تايبت من دي هي يمس صفة لو صفتاني عمر تمني إنسان باسكين صفتي يكم خوش ويستكانم هر يك لإيما أم صفة من تيايا بيا قدار بين تمن زوب سرچيا سريع الانقضاء زوب سرچيا زحمة النبي بچو نخوش خانه بچو بردم درگاي ولادة لنا خوشخانة لبردم صالي ولادة ولدايقبوني من آلان رابوستا خيزانيك أبيني بختور دڵخۆش کامەران ئاسوودا چاوەڕێن مناڵێکی تازە دێتە ژیانەوە بە کەیفخۆشی و دڵخۆشی پێشوازی لێەکەن وانە اینجا هەنگاوێکی کە بچۆ ئەو دیۆوە بڕۆ بەرامبەر توبعەدلیەکە ڕابوەستا خێزان و خانەوادەیەکی تر ئەبینی بە فرمێسک و غەم و ناخۆشی و ناڕەحەتی چاوەڕێی تەرم و جەنازەی خۆشەویستێکیانەکەن بێتە دەرەوە خۆمە هەردووکوێر خوروجە ئەوە دێتە دنیاوە ئەوە ماڵ ئاوای لە دنیاکە ئەوە تەمەنی ئینسانە تەمەنی ئینسان لەوەدایە خۆشەویستەکانم ئێمە کە دەینە دنیاوە سونەتە لە گوێی ڕاستمان بانگ بدرێ لە گوێی چەپمان قامەت بکرێ دایکەکان باوکەکان ئەمە بۆ ئێوەمە کە مناڵێکمان دێتە دنیاوە ئەم سونەتەی پێغەمبەر جێبەجێکەین عەلەیهی سەڵات وەسەلام لە گوێی ڕاستی بانگ ئەدەم لە گوێی چەپی قامەت ئەکەم عمری ئینسان لە بینی بانگ و قامەتێکە بانگ و قامەت چەندێکی پێچێ خۆشەویستەکانم 10 دقە چارەکێ 20 دقە و کە بانگ درا هەر 10 دقە چارەکێکە چاوەڕێ ناکرێت لەوە زیاتر مەئموم قامەتەکە و ئیمام دێ نوێژەکە عمری ئینسان لە بینی بانگ و قامەتێکایە ئەوەنە زوو بەسەر ئەچێ وەکو گوڵی بەهار وایە هەفتەیەک 10 ڕۆژە و 30 بێتەوە لە ناوەچێ وەرزی بەهاریش کورتە تەمەنی ئینسانیش ئاوها زوو بەسەر ئەچێ کاتێ ئینسان وەفاتەکە دیقەت بدە نە بانگە درێ نە قامەتەگرێ لەسەر جەنازەکەی بۆ چونکە کە هاتینە دنیا و بانگ و قامەتیان بۆ کردوین چاوەڕێن و جەنازەکەن لەسەرمان ئەها تەمەنی ئینسان چەند کورتە دووەم صفەت و تایبەتمەندی تەمەنی ئینسان خۆشەویستەکانم ئەگەر ڕۆژ ناگەڕێتەوە ئێستا کاتژمێر 12:30 سعات 12 کەون و کائینات هەڵسێ نایگێڕێتەوە بۆیە شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێ يا ابن آدم إنما أنت أيام إذا ذهب يومك ذهب بعضك وإذا ذهب بعضك أوشك أن ينتهي بك نەوەی ئادەم ژیانی تۆ چەند ڕۆژێکە ڕۆژێ لە تەمەنێ بڕوا بەشێک لە ژیانت ڕۆیشتووە بەشێک لە ژیانت بڕوا کۆتایی بە ژیانت بدێ الليل والنهار يعملان فيك فاعمل أنت فيهما شەو ڕۆژ لە تەمەنی ئێمە ئەڕوا و ئیشی خۆیان ئەکەن تۆماری ئەکەن ئاخۆی ئەمڕۆ نوێژەکانی ئەنجام داوە چوو بووە مزگەوت ئەمڕۆ ئافرەتێک بەرەوڕووی هات نەزەڕی کرد ئەمڕۆ لە ئیشەکەی حرامێکی تیژ بوو ئەنجامی دا ئەوە ئەینووسێ تۆش وەکو ئینسانێک ئەبێت لەو ڕۆژگارەدا پیاوەتی و چاکێتی و مەردایەتی خۆت بسەلمێنی سێم صفەت خۆشەویستەکانم کە کۆتا صفەتە بە باشم زانی باسی بکەم لە دوای ئەوەی تەمەنی ئێمە زوو ئەڕوا و ناگەڕێتەوە لە دوای ئەوەی تەمەنی ئێمە کە ڕۆژ ناگەڕێتەوە بە هیچ شێوەیەک هەرچەندێک هەوڵ بدەین هەرچەندێ پارە و سەروەت و سامان هەیە بیدەین ئیسفادەی نییە بەخوا ناگەڕێتەوە چونکە ئەمە قەرارە وەکو یەکێ لە پیاوباشانە فەرمێ ئینسان 3 ڕۆژە تەمەنی دوێنێکە کە ڕۆی ناگەڕێتەوە ئەمڕۆی کەتیایە ئیشی باش بکە سبەی کە ئێشتا نەهاتووە خۆتی بۆ ئامادە بکە لەوە زیاتر نییە هەرچەندێک خۆت ماندووکەی خۆت بێتاقەتکەی خۆت ناڕەحەتکەی ئەوەی تر خوا دیاری کردووە لەوەنە زیاتر وەرناگری لەوەنە زیاتریش نایە لەوەنە زیاتریش خۆت ماندوو مەکە